سڵاو هاوڕێیان بابەتێکی گرنگ لەسەر پەیوەندیەکانی ڕژێمی پارتی بارزانی لەگەڵ ڕژێمی ئێران هەندێک زانیارم دەستکەوتووە شتی زۆر ترسناکی تێدایە کە پارتی چی دەکە بۆ ئێران و ئێران چی داوای کردووە لە بارزانی و ڕژێمی بارزانی هەڵبەت زۆر هەوڵیان داوە کە لەم دوو سێ ساڵە کە مەسعود بارزانی جارێک سەردانی ئێران بکە و ئیتر لە ڕابەری ئێران خامەنەئی و ئەوانە ببینێ بەڵام لەم دوو سێ ساڵە هەموو داواکاریەکانی بارزانی ڕەت کراوتەوە ئەوەتەی شەر دروست بووە ئاڵۆزەکە گەورەتر بووە بەڵام پەیوەندیی بارزانی لەگەڵ ئێران ئەم چەند مانگە زۆر بەهێز بووە و دەقی قسەکردنی ئەو دوورایە لە شوێنێکم بۆ هاتووە کە ناتوانم بڵێم کوێیە هەندە خاڵی زۆر گرنگی تێدایە کە ئێران چی داوای لە پارتی کردووە و پارتی چی بە ئێرانی وتووە ئەڵبەت یەکێک لە خاڵەکان کە باس کراوە پارتی بە ئێرانی وتووە تکاتا لێ دەکەین بە برادرانی سوپا بڵێن با هێرشەکان لەسەر هەرێم بوەستێنن وازعمان زۆر خراپە برادەرەکانی سوپای پازداران مەبەستیانە یعنی سوپای پازداران برادەرانی بارزانین بە برادەران ناویان دەنێت ئەمە لەم چەند فترەی ئەخیرە ئەم گفتوگویە بووە من لە ڤیدیۆی پێشوش باسم کرد کە چی کردووە چی نەکردووە بەڵام ئەم جارە دیاری زیاترش بوتان باز دەکەم هەروەها بە ئێرانیان وتووە نەمان هێشتووە ئەوانەی لای ئێمە هیچ غەڵەتێک بەرامبەر ئێوە بکەن مەبەستیان ئەوانەی لای ئێمە حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە هەروەها بە ئێرانیان وتووە خۆ دەبینن مەسرور تەعاهودی بە هەمویانی ئیمزا کردووە کە هیچ هێرشێک لەسەر ئێوە نەکەن کۆپیەکی تەعاهودش بۆ ئێوەمان ناردووە بێ ئیمزای هەر هەمویان وعدتان دەدەینێ کە هیچ نەکەن ئەمەش خاڵی تر تکاتان لێ دەکەین کە ئەو پەیوەندیە ئاسایی ببێ بۆ ناشتنی خامەنەئیش مەسرۆرش بێتە ئێران ئەمەی وەڵام داوە سیاسەتی ئێمە لەگەڵ ئێوە ناگەڕێتەوە وەک ئەوەی پێش شەڕ بووە ئەبێ ئێوە بۆمان ئیزباتکەن چی دەتوانن بکەن و داواکاریەکانی ئێمە جێبەجێ بکەن تا بتوانین پەیوەندیەکان باشتر لێبێت و ئاساییتر لێبێت پارتیش پێوتووە ئێمە ئامادەین هەموو داواکاریەکانی ئێوە جێبەجێ بکەین بەڵام یەک تکامان هەیە و یەک مەرجشمان هەیە ئەوەیە کە شتەکان هەر هەمووی بە نهێنی بمێنیتەوە و هیچی لێ دەرنەچێت و لە دەرەوە نەیزانم ئێرانیش ئەمەی قبوڵ کردووە پارتیش وتوێت ئێمە ئامادەین و هەمووی جۆرێ کارێک لەگەڵ ئێوە بکەین فەرمون بڵێن ئەوەی کردومانە کردومانەوە ئامادەین زیاتریش بکەین لێرە خاڵە گرنگەکەیە ئێران 37 ناوی بە پارتی داوە کە ئەبێ ئەم 37 ناوە ئەم 37 کەسە ڕادەستی ئێمە بکەن یانیش وجودیان لە هەرێم نەمێنێ هەتایی لە هەرێم دەربچنە دەرەوە پارتیش ئەمەی قبول کردووە ئەو 37 ناوەش بۆتان لە کومنتی یەکەم دانم چونکە ناتوانم هەمووی بخوێنم زۆر درێژن ناوەکان 37 ناو لێرە بە هێزەکانی ڕۆژهەڵات دەڵێم ئاگاتان لە خۆتان بێ زەربەی زۆر گەورە بە ئێوە دەکەوێ بە یارمەتی پارتی دیموکراتی کوردستان و مەسعود بارزانی زۆر ویدیای خۆتان بن من لێرە ناوێک ئاشکرا دەکەم کە بۆ ئەوانەی ڕۆژهەڵات هەمووشی دەیناسن ناوی سامان وەیسیانی پارتی ڕادەستی ئێرانی کردووە هیچ کەسیش باسی نەکردووە لە هیچ شوێنێکیش باس دەکرەوە ئەو سامان وەیسیانی ئێستا لە زیندانەکانی ئێرانە و مەسعود بارزانی کوڕەکەی ڕادەستی ئێرانیان کردووە لە ڤیدیۆی پێشەوتم
اختیالات دەست پێ دەکات هێرش دەست پێ دەکات دوای ڤیدیۆی من بە 3 ڕۆژ بینیمان پێشمەرگەیەکی ڕۆژهەڵات لە هۆتێلێک بە دەمانجێ کاتم شەهید کرا ئەم کارانە بەردەوام دەبن بارزانی هەموو تەنسیقێکی کردووە هەموو ئامادەکاری خۆی بۆ ئێرانی پێشانداوە کە هەموو شتێک بکە ئەم زانیارانەی من پێوە دەڵێم لە شوێنێکی باوەڕکراو لای من هاتووە و شتەکە بووە و زانیاری تریش بەڕێوەیە لەسەر ئەو هەماهەنگیەی بارزانی و ئێران کە بارزانی دەیەوێت بە هەموو جۆرێک کارێک خۆی نزیکی ئێران بکە و پەیوەندیەکانی ئاسایی بکە ببێنن لە خێر و خۆشیدا